لە پێشهاتێکی دەگمەن و سەرنجڕاشێشدا پۆلیسی سۆران 11 کەسی لەسەر دزینی وایر و کێبڵی خانوو و بینای تەواو نەکراو لە ناوشاری سۆران دەستگیر کرد. ئەم کەسانە مێرمنداڵ بوون و بە شێوەی گروپ کاریان کردووە و وایر و کێبڵی ئەو خانوانەیان دزیوە کە تەواو نەکراون. دواتر وایرەکەیان تواندۆتەوە و مسەکەی ناویان فرۆشتووە. دوای ئەوەی کە هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران ئاگادار کرانەوە بەبوونی حاڵەتێکی دزی کێبڵ و واری ئەو خانوانەی کەوا تاوا نەکراون خەریکی ئیشکردنن تیاندا دەست بەجێ بەشی نێشتنی تاوانی سۆران مکافەحە هەڵسا بە لێکۆڵێنەوە لەم حاڵەتە دیار بوو لە ماوەیەکی کورت دوای لێکۆڵێنەوە لەو بابەتە 11 کەسیان دەستگیر کرد. ئەو 11 کەسانە کە بە شێوەیەکی گروپ کاریان دەکرد هەڵسابوون بە دزینی هەموو ئەو کێبڵ و وایرانەی کە لە ناو ماڵەکان خەریکی تەواوکردنی ماڵەکان بوون دەیان دەزین و لە کاتی دەستگیرکردنشیان لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوە دیار بوو لە حاڵەتێک بوون خەریکی تواننەوەی ئەم کێبڵانە بوون. ناسیح فەتحوڵا یەکێکە لەو هاوڵاتیانەی سەرقاڵی دروستکردنی خانوەکەیەتی. ئەو کێبڵ و وایرانەی بۆ کارەبای ماڵەکەی بەستبوونی لێکراونەتەوە و دزراون. ئەو دەڵێت ئەو کەسانەی دزیان لێکردوم بۆ چەند چیلۆیەک مەست زیانی ملیۆنێک دیناریان پێگەیاندوم. خانووی بەندەش یەکێکە لەو خانوانی کە تەنها هەیکەلێکە کارەبا و پێداویستەکانی کارەبای تێدا بەسرا بوو بەڵام بەداخەوە لە هەفتەی ڕابردوودا کە سەیرم کرد تەواوی ئەو کێبڵ و وایرانەی کە بەسرا بوون ئامادەکرابوون لە بۆ کارەبا لێکرابوونەوە بە شێوازێکی زۆر ناشارستانی و لە هەندێک شوێندا قرتابوون کە ئەوە جگەلەوەی کە دیاردەیەکی ناشارستانی و شێوازێکی زۆر قزەونە لە دزیکردن لە هەمان کاتیشدا گەر تەماشە بکەین لە پێناو کە زۆر جارە گوترێ لە پێناو چەند چیلۆ سفرێک ئەو جۆرە کارانە ئەکرێ بەڵام ئەوەی کە خاوەن خانووە بە تەکید زەرر و زیانێکی زۆری بەرئەکەوی کە بۆ نمونەگەرە من زەرور زیانی خۆمەزەندە بکەم نزیکەی 1 ملیۆن دینار زەرر بەو خانووە کەوتووە لە ئەنجامی لێکردنەوەی کێبڵ و وایرەکاندا. لە ماوەی هەفتەیەکدا ئەمە دووەم جارە حاڵەتی دزینی کەرەستەی کارەبایی تۆمار دەکرێت. لە ڕۆژانی ڕابردووشدا لە هەولێر 7 محاویلەی کارەبا و کێبڵەکانیان دزرا. گەرچیش سکاڵا لەسەر تۆمەتبارانی ئەو ڕووداوە تۆمار کراوە بەڵام تا ئێستا پۆلیس هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر ناسنامەی تۆمەتباران ڕانەگەیاندووە و هیچ کەسێکیش دەستگیر نەکراوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران.